ئەم بنکە تەندروستی عێراق دیاری داهاتی مەزارەکانی کەربەلایە بۆ ئەو هاوڵاتیانەی بە هۆکاری جیاواز دەست و قاچەکانیان لە دەستداوە. ئەو ئەژنۆپیانەی لەم بنکە تەندروستیە دادەنرێت پێشکەوتووە و هەستەوەری تایبەتی تێدایە و بە شێوەیەکی ئەلەکترۆنی دەجوڵێت. هەستەوەرە ئەلەکترۆنیەکانیش نزیکە لە دەماری ئەژنۆکانەوە، بۆ هۆکارەش جوڵەیەکی ڕێکخراو دروست دەبێت. زۆرێک لەو گەنجانەی لە شەڕدا قاچەکانیان لەدەست داوە لەم بنکە تەندروستیە بە پارەیەکی کەم بۆیان دروست دەکرێتەوە. ئەژنۆکان بەریتانیە و پێشکەوتوترین ڕێگایان گرتوۆتە بەر بۆ بەتەنگەوە چوونی قوربانیەکان. ئەوەی لێرەدا دابین دەکرێت بە سەرکەوتوترین و باشترین قاچ و دەستی دەستکرد ناو دەبرێت. قاچەکان پێک هاتووە لە پێو ئەژنۆ، هەردووکیشان بە شێوەیەکی ئەلکترۆنی پێکەوە گرێدراون. سەرنجام وا دەکات جوڵەی ڕۆشنی ئەو کەسە بە شێوەیەکی سروشتی بێت. لە عێراق لە شەڕی دژی داعش قوربانیەکی زۆر قاچەکانیان لەدەست داوە، بەڵام ئەوەی ئەم بنکە تەندروستیە تایبەتە دەیکات گەڕانەوەی هیوایەکە بۆ ئەوانەی بە هەر هۆکارێک بێ قاچەکانیان لەدەستداوە. پشتیوانی دارایی ئەم پرۆژەیە مەزاری ئیمام حوسەین دابینی کردووە کە هەر بەشێک لە قاچ و دەستەکان لە $400 بۆ $100,000 تێدەچێت. سەرەتای کردنەوەی ئەم بنکەیە لە پێناو ئەو چەکدارانەی هەشتی شعبیدا بووە کە لە شەڕدا تووشی ڕووداوی قاچقرتان و دەستبڕینەوە بوون، بەڵام خەڵکی هەژار و منداڵی بێنەواش بە پارەیەکی کەم چارەسەریان بۆ دەکرێت.